ئەو کەسانە کێن کە بەخشراون لە ڕۆژوو. شکاندن و نەگرتنی ڕۆژوو لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بابەتگەلێکە کە لە شەریعەتی ئیسلامدا بە فەرمانی خودای گەورە ڕێگەپێدراوە بەبێ ئەوەی کەسی موسڵمان گوناهبار ببێت. خودای گەورە لە ژێڕۆشنایی چەند مەرجێکی دادپەروەردا ڕۆژووی مانگی ڕەمەزانی لەسەر چەند کەسێک لابردووە. ئەم کەسانە جەستە و دەرونیان ڕێگەیان پێنادات تا ئەم پەرستشی خودای گەورە ئەنجام بدەن. هەر بۆیە پەروەردگار ڕۆژووی مانگی ڕەمەزانی بە یەکجاری یاخود بۆ ماوەیەکی دیاریکراو لەسەر لابردوون. ئەم کەسانەش بەگشتی دەکرێت بە 4 کۆمەڵەوە. کۆمەڵەی یەکەم ئەو کەسانن کە دەتوانن ڕۆژووی مانگی ڕەمەزان بشکێنن بە مەرجێ قەرەبووی بکەنەوە. ئەوانیش بریتین لەو کەسانەی نەخۆشیەکی بچووکیان هەیە یان ژنی دووگیان و شیردەر و ئەو ژنانن کە تازە منداڵیان بووە یان تووشی سووری مانگانە بوون یاخود کەسێکە گەشت دەکات بۆ شوێنێکی نزیک یان موسڵمانێکە کە ڕۆژۆکەی دەشکێنێت ئەویش لە پێناو ڕزگارکردنی گیانی برا موسڵمانەکەیدا. کۆمەڵەی دووەم ئەو کەسانن کە دەتوانن ڕۆژووی مانگی ڕەمەزان نەگرن بەڵام بە مەرجێک لە دواتردا قەرەبووی بکەنەوە بۆ هەر ڕۆژێکیش فیدیەکەی بدەن بەواتای ژەمە خۆراکێک بۆ هەژارێک دابین بکەن. ئەو کەسانەش ئافرەتانی دووگیان و شیردەرن کە پزیشک بڕیان لە تەندروستی خۆیان و کۆرپەکەیان دەدات. کۆمەڵەی سێیەم ئەم کۆمەڵەیە ئەتوانن بە ڕۆژوو نەبن لە کاتێکی تریشدا نەیگرنەوە بەڵام دەبێت لە بری هەر ڕۆژێکی بە ڕۆژوو نەبوونیان فیدیە بدەن. ئەو کەسانەش مرۆڤە بەتەمەنەکانن یاخود نەخۆشێکە هیوای چاکبوونەوەی نییە یان نەخۆشی درێژخایەنی هەیە. ئەمانە پزیشک بڕیاری لەبارەوە دەدات. کۆمەڵەی چوارەم پێکاتووە لەو کەسانەی نەڕۆژوو نەقەرەبوو نەفیدەشیان لەسرە. ئەوانیش ئەو کەسانن کە کافر بوون و بوون بە موسڵمان تەنانەت لەسەریشیان نییە ئەو ڕۆژوانە بگرنەوە کە لە دەستیان چووە بەڵام ئەگەر بە کافری بمرن لێپرسینەوەیان لێ دەکرێت و سزا دەدرێن. هەروەها کوڕ و کچی منداڵ کە نەگەیشت بێتن بە تەمەنی پێگەیشتن دەبێت بە مەبەستی ڕاهاتن جارجار ڕێنمایی بکرێن و ڕۆژوگرتنیان فێر بکرێت. لەگەڵ ئەوانەشدا کەسێک ئەگەر بارودۆخی مێشک و دەرونی باش نەبێت یاخود وەک بەخشراو لە قەڵەم درابێت تەنانەت ئەگەر چاکیش ببێتەوە پێویست ناکات ئەو ڕۆژوانەی لە دەستی داوە بیانگرێتەوە.